گاسیان کردم گوتیان 10 دقه مسرورەکەی تەراقی لۆ خواردم گوتی 10 دقه ئۆرەکە من ئیشت بێ کە چۆمەوێ کێ بانگی کردی کێ مسرور تمام گاسی کردم لە ڕێ سەربەست پێدان سەربەستەکەی ئەو ڕێبەر لە سەخەتێ بوون 10 ڕۆژە لە مارا محافظی بووم پاشی ئەوەی سەروەر پێداوی لە ڕێگەی سەروەر پێداوی نە سەربەست پێداوی سەروەر پێداوی هەردووکە ئەو ڕێبەر ئیستا ڕێبەر وەزیرە ڕێبەر و سەروەر پێداوی بڕێکەوە تو گۆزیگیری ساڵە چەند لێ بابەکە کوونەر 2026 هەشت ئەمە دەگە ئاسایشم شەڕ هاتم بەخدار بووم معلوماتی تێ غەڵەت خۆ بریندار بووم برایکی می بریندار بوو مرازایەکشم لەکی بێرە داچێخی لەسەر شەڕەف و لەسەر گۆڕێ و مەلایە و بین و بەردە و ئەویان بردین ئاسایشی لە ئاسایشێ ئەو بوو 2 ڕۆژە ئەمن خەستەخانی بووم چۆنەوە ئاسایشە ئەولیری دایکا من ئەمری خۆی کرد وەزجیدا لەوان ئەمارسێک بریندار بکەسی ئاسایشی بریندار نەبوو 4 ساعات و تقریبا سوور مقاومەن کرد دوای تەلەفۆن کاری و دوای بەخۆی تەلەفۆن دەگەمە کرە و وەیسەی پێم گوتینە بە میلانۆی لێدان ئەگەر خۆ تەسمیل نەکرد بە میلانۆی لە مارانگۆ دەین گوتم کاکە مەبەست تێنگۆ چییە یعنی چی یعنی هاوی کەس پیاوی لە دنیای بەس هەنگۆ پیاوە گوتی بۆچی هات نەتە بوو تا چی کرد هات نەتە ئەمن بە عەفوی ئازاد بووم 3 ڕۆژە لە دەرێ بووم مەسئولی گاز کردم یعنی 2018 تو ئازاد بووی پشتی 43 ڕۆژە کێ گازی کردەتە مەسئولی چ زڤیاشتە والله وەزانی دەتوانی بەرنامەژی دەکەوی پێلەوی پرسی باشە 2018 وارە تو بێژێت تو جارە گۆدی هاتیان کردنی ئەو چا بوو ئەدیۆنە بوو گاسی منی کرد دینارێ مە تو لە 2018 گاسی منی کرد سوند و تەراقی لۆ خواردم بە گۆڕێ مەلای بە گۆڕێ نظام چێ بە گۆڕەوەی باڵا مستەفای سید خار کوچل تەناکەن وەرە دەرگەلفەری نەخارێ بڕێکە سەروەر پێداوی و ڕێبەر ئەحمەدی و بارزان قەسابی بارزان قەساب ژیرگەدەوە ئەبە هەر سێکە بتە گۆڕ باڵا مستەفا سید خار ئەمن عیلاقەم نەدەگە ڕێبەری بوو نەدەگە سەروەرەکەی بوو سەروەر پێداوی سەروەر ئەوێ ستێر گروپ سەرنەوەی ئەم چۆمەکەن بارزانی لە مارە بارزان لە سەخەتێ بووە تا نیشان بە و نیشانی شەوەی خارێ من مرد لەو شەوە تەلەفۆنی لۆ کرد گوتی مەسرور لە ئەمریکەیە وەختەوێ دەگەیرە فەرقە ناتوانین ئیزن بدەین دوای هێدی ئەم لە مارەخەوە ڕاست چاردەورەی ماریانگەر گوتیان بە بچینان سایش یعنی تو و بێ سەبە هەمە جارەکانی تو گرتیەوە چ توش چێ نەبیە ئەگەر سەبەبەکە بە خێزانە من کو داتە محکەم لە بەرامبەری محکەمەی 24 ئیزاعە بەرامبەری وادانەوە مێرێ من شتێک لەسەرەوە محکەمە بدەنێ یعنی تا 2014 و 2018 برداین و هاتینە ماڵاتە و شەرکیری و بریندار و پشتی 2018 جی اینجا رەکادی گرتن هەما اون ساعت و یعنی چه مشکلە نەبوون چه تاوانتەنەکی نەمۆسە توێ گرتی تاوانە چی یعنی ئەگەر تاوانم هەبا لۆنیانەدەمە محکەمی لە بەچە ئەمنیان خۆشەویستم عایلە منیان خۆشەویست تولڤەکردنەکە یان دژیتە شەخصێتەیە یعنی ئەبە بووە یعنی بووە تاتکەن یعنی تو چالاکبان نینی تو کەسێکی سیاسی نینی تو کەسێکی عەشیرەتی و سەرۆک یانش ماڵە ئاغایەکی کە سەرۆک عەشیرەتن یعنی وە چ شتە دەبێت باشە ئەوانە چ کەسێکیانەوێت لە دنیای چ کەسێک وڵات بێمە ئەوت بێژم مە کورد هەمیت بێت نزانم بێژە کڕات بێژن باشە سوالێک لەکەم حوسێن ئاغای نەوێ كريم خاني رحماتي نوي عمر اغي نوي اس حشيت نينه سعيد اغي نوي مارا ارشاد زيباري نوي او عشيرتاني همون نوي دبي او كسا بخوي خراب بي يعني او اخر كعمو خراب ريكاني نوي زيباري نوي او نوي يعني تاعكو يومين انقول اوروبا دانشتينا سر بخوق ساكن او لونا امداني ميجويا اول قال عشيرات الدوره بهدينا ميجويا